من 3 ڕۆژ 4 ڕۆژ لەوە پێش زیاتر لە کاتژمێرێک لەگەڵ زیرەکی دەستکردا لە گفتوگۆیان بووم. پرسیاری زۆر قوڵ زۆر جددی. یەکێک لە بابەتەکانی زیرەکی دەستکردەوەیە چۆنیەتی پرسیارکردنە لێ، یعنی دەبێت بە هۆشیاریانەوە پرسیاری لێ بکەین، بە دەقیقی پرسیاری لێ بکەین. چۆن ئێمە ئەتوانین لە کوردستان استراتیژیکی نیشتیمانیمان هەبێ بۆ پەروەردەی دیجیتاڵی، هەرچی وەزارەتی پەروەردە لەم بابەتە چی. زیاتر لە سەعاتێک کەوتینە گفتوگۆ. من بۆ خۆم زۆر سوودم لێبینی. ناوەڕۆک و دیتێڵەکەی باس ناکەم کە چەند پرسیارم کردو، چۆن وەڵامم وەرگرتوتەوە و دوجاریش چەندێک معلوماتم وەرگرت. بۆی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز لە مامۆسایانی ئەزیز دەتوانن ڕۆژانە ئەم پرۆسەیە ئەنجام بدەن. لە ناو پلاتفۆرمی قوتابخانەکەمە زیرەکی دەستکردی تایە کە زانایە. پرسیاری لێ بکە ئەم بابەتەی کە جەنابەت لە زانستی خوێنی، لە بیرکاری خوێنی، لە عەرەبی خوێنی، ئەگەر بە جۆرەی هەرەمی بلۆم باسی بکەم چۆن ئەتوانم باسی بکەم؟ هەموو ئاستەکانی بلۆمت بۆ باسەکە. ئەگەر بابەتێک دەروونزانیە و پەیوەندی هەیە بە هەرەمی مازلۆوە پرسیاری لێ بکە بە ئاسانی پێتەڵێ. ئەگەر بابەتێک دەتەوێت بۆی بکەیتە پرسیار و وەڵام، بۆی بکەیتە بۆشایی، لە زیرەکی دەستکرد دەتوانی. ئەگەر ئەتەوێت جارێشکە سیاغی بابەتەکە بکەیتەوە دەتوانی. ئەگەر ئەتەوێت چەندین پرسیار دروستکەی دەتوانی دروستیکەی. هەموو ئەمانە بەبێ ئەوەی کە زۆر هەستی پێ بکەین، بەڵام لە دوجارە کارامەیەکی گرنگ بە مامۆسا بەخش. لە دوجارە هەموو توانە زانستیەکانی مامۆسایان باشەکە لەو بابەت و لەو پسپۆڕیانی کە خۆیان هەیەە. ئافاقەیەکی دیکە ئاکاتەوە بەردەمیان بۆی کە بتوانن ڕەنگڕێژ جیوانەکانیان بە شێوازی جۆرا جۆر بکەن. ئەمە لەو قۆناغین کە ئیتر پرۆسەی تەلقین سوودی نەماوە، مێژوویەکەوە بێ بەجێ بێڵی